دوست زیو زره دل من دایا برکره یا من دوید یا بمیره وای وای آما گنده ما برجره برکا دوست زیو زره تو بیسته وره ایره تحلال بن مالو میره وای وای برخاتینه پرزه تری سوره ری خورمزه و هنگرته کد نرزه دستین سوه و هنار مزه وای وای مجنات یا شنگه بیا سینگ زوزانا و فراجیا تا گر بردا هم بیا شافتر نبوجد موریا وای وای پری چی؟ لف قرمزه بيجي سینگ صدفه لف قرمزه قرک به زیبو زیره و قلق اما قلق خوش دوشه برندنه اوسترانه تاقاندیا بینرانی فیسبوک استادما بینه سیزده بینره ما هنه باشه خیره خوده باشه بو بانی نعمت کریم سلام من کرد ما اره مسلاف کر صباح الخير صباح النور خیراتی زانین چه ستران خوشن دوی ورزیده بهاری محمد شیخو بلا محمد شیخو بی بجرم محمد شیخو بس کی جان ستران اس نظام تو بیجه ده محمد شیخو سترانه کوی های گلکی خوشه بحثا آتارید که بحثا تو نوید زانی اصلا هفه زانه بس از خازم تجی زانه بی تو بیجه ما تا عجیب زانی بحثات بیجه کسکوس رو زره و سپی و گوهره کسکوس رو سپی و زره سپی و گوهره کسکوس رو سپی و گوهره حركات غلط هو كاكا تراي اجين ايرور تيت اوكي راوتشي بله روش باش حسين مصطفى سلاو باش دار بوطاني احمد جلال سلاو باني باش باش دار بوطاني وحسين مصطفى سلاوتان لي بلا هر شونك بن بيسران مان وبينران مان لا فيسبوك يروداو امرو لقل ما بن كوملك ئاخاوتنی خۆش کۆمەڵە کات بشتغلە تبێژە گۆرانی خۆشگەرداری دەکەین هیوادارم ئەمڕۆ بەیانێکی خۆشتان هەبێ و ڕۆژێکی نوێ دەست پێ بکەن بۆ ئەوەی کە بەخۆشیەوە ئەمڕۆ ژیان بن ئەس بەحسا شتێکیشتر بکەم ڕاوچی بەڵێ بەحسا گواردیۆلاشتر بکەم گواردیۆلا تا چ گواردیۆلا هەیە vêce گواردیۆلا di demên derbasbûyî de ئەو کردبوو نیشانەکە پەپیۆن ژێربێژن قردیلەل vê derê ailê gulê اوكي سرسنگی خدایی بود بحثای مثلا چی بود او پشتوانیا وان سر کردن کاتالونی ینکو پشتگیریا جدا بونا ینکو بیژن راین هندن سر خبونا کاتالونیا بوش اسپانیا دیت گلک جوانات نوا زندان دو گلک جوانا کوچبر بونا سر که هرم کاتالونیا خوش بلژیکا هنویر وگره نما دوره او پارتیا کو پشتوانیا سرخبونا کاتالونیا اتکه بریاردان کو سر که هرم کاتالونیا یک کوچوی پنابری بلژیکای بویا بخنا سر که پارتیا خو حتی دیسا او هول بین دست پیکرن و دبیزان رفراندوم کدین ورف بچن ده گواردیولا جی کاتالونیا هم استقبال کاتالونیا بارسلونا بو و همجي كاتالونيا لاستقبال برشلونة ابو دوفر بورا هنا ر برشلونة اجي و چندين نازناون بيواني يعني بيوان تو ماركرنا هناك بيوان جيش كاندنا ريكوردش كاندنا د دوريه د بريمير ليج ده قد غيت نشان بوليتيكي سياسي سرسنگي خود چه دربه لد كونفرنس رجمواني ده تازادي لد نافال استگه ده چه نابي ممنوعه ل گوارديولا نشانه زر او جیا بجن جدا خوازن کاتالونیا یا پشتگیریش بوان سرکردن کاتالونی سر دریدانیا سرسنگا خدانیا ها روبروی چندین دوزن یاسایی بویا
دنوا لیستیک وانو هم ناف دنوا انگلترا دنوا بریتانیا ده خودشی دوی رون کردنوی که بده گلو چما افنیشان دانیه لیا بالکش دانه چیه د چامپیونز لیگ ده نورمال تتکاره دینه د پریمیر لیگ ده د دوریا لیگایا به انگلترا ده تنکاره چتیولو چامپیونز لیگ همو اروپا بخواد دیگه نورماله يا صنع عجيب وغريب هنا قالك يعني فيفا عجيبه راست افرو بحث مجاري خوب كاين لا هدي مجارة مجبودة مجمرة مجمرة دو خلك كمان مولود قالك باشا كو فيسبوك كان خد كسات مثلا فيسبوك يا فيسبوك تبخير هاتي فيسبوك هادي ابديت اجيب كان خدي سلاف بوهمي كارمندن راديو رودا و تایبت گلستان خان اوكي خزنده لا هدي جه پایتخت نوروزش باجار اکر سلاف اونجا الوسترانه گهداری بکن جوا خلق اکره محمد شيخو قال خوش ايرو ايصا نوروز اكره دو روجبه سر هفدو جنها و آماده کاری شرایط نکرن جواکو نوروز اكره تمام مانا بلكي خلق جي افصاله قالك زيدت بچنا اكره راستي خوش هر سال ده كچويا اس وقت نوروز انا چما راستي بس افصاله ده اگر دو روجبي روجكيچ دبچه راستي خوش قال خوش از بس دیگه من عندم دیتیم گلستان لهر شونه که نوروزی آخری هم مساعدت ل مال پراکان که تماشا دکی لوبسایت کان ل کانال جهانی کان زور باسی جوش خروشی ام نوروز دکان لآخری خلق چون بمشواز جوانا بسر شاخ کان دسر دکی و مشخلی آخرینیان لدست و تاکو شاخ برزی شاخ دکنه دواتر لو آخر دکنه و تر عجيبة زانه چندین یاری آگرین لو روزه بکردین زور دیمنه کی جوان سرن شاکش داد بشه کشوای نخوشه حمود شایا راستی گله گشتیاشی دشنوی داره تابع چه نوروزه حق لا شونکانی دیکش مثلا لهر شونکی دیکه بد لا سلیمانی لا هولیر نوروز بشازی جواز سالانه یاد بکرێتەوە ئەمساڵ دەنگێکیتە گولازەر ئەو بێتە جانە ئەس گەلێک جارە وێسترانە لێتەم گەلە خۆشە دەنگی خۆشە بانکی خۆ دەنگی گولازەر گلازر کتم خاطر پیغمبر گلازر بده خاطر پیغمبر گلازر
گلازر گلامنی گلازر 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 گلامنی گلازر گلازر رونیا چاومنی گلازر دبيجة بلستان لازم بحثت ايه يرو روجها روجها قلايا شخوا در حمويا قلو كلي نوروزة، كسو نوروزة. صورو زرو مانگی سێ تایبەتە بەگوڵ مانگی سێ تایبەتە بە نەورۆز و نێرگس. سەیران و نێرگس هەما چوو انا ما انا ما هێشتا هێتمەوەی بەس آره. یعنی نێرگس دەمەوی خلاص بێنەکە ئەوژی نەورۆزە ابشي نوروزة نوروز مكرة خوشة. نوروزي هەر کەسێک گوێی لێ بێ ئێستا دەڵە با بچم فەرش سەیرانێک. بێنم کورسی دابنێم مەقاڵی بخەمە ناو سیارە با بڕۆین بەرەو سەیرە كرسي ناوي دوشكك و دوسي بالي بو دكا باجل نەورۆزە نەورۆزە شريبانا كردية شهریبان ئەفریقا نەچینە سەیرانێ هەمچی والله هي لخوام جماعة جەماعەتی ڕادێ پشتی ساڵچە اما هەمچی ستراني بۆشە نوروزة بيخون وماشن سيراني هیوادارم هەموو کەسێک ئەم ساڵ نەورۆزێکی خۆش باتە خدي سەر حسكي هەموو کەسێک بە دڵێکی خۆشەوە بچێتە سەیران بچێتە سەفر هەرچەندە ناخۆشی و قەیران و ئەوانە شەیە بەڵام هیوادارم خەڵک بتوانن کە لە نەورۆزدا هەر نەبێت تشكي جبير كنا راوشي زاني تمي مروف شهابي كوبلاك استراني عبد القهار جدانا سيرفي سحاري خوشن باش كم هول بدن دوشه دويم راوشي متخصص بيجم جو تقاس كلو ايش ودرد هبن لهن تشتنا نشان المنا يعني كردانا يعني ما بقرداينا بهبونا ما بقرداينا اجرم ايصال دفجي بردن ما صار كديشي دفجي بردن بجاء اف بردوامي د بيروس كرنا فانيا دا وفان تشتنا تويدا جرينجا كلك بجا قحرة خوا خمي خوا إيشا خوا برينن خوا تفدينا آليكي وبرا روجك بخوشي در باس بيونه ببينن روجن دنجي وش خاصي بخوشي گرنگە بەهێز بن گرنگەوە کە ئێمە ئەوە لە بیر نەکەین وەکو گوڵستانیش ئاماژەی پێکرد گرنگە ئێمە ئەو دەستکەوتانە ئەو گرنگیە کە ئێمە لە ڕابردوودا بەدەستمان هێناوە هەر دەستکەوتێک بێت دەستکەوتی ڕاپەڕینە دەستکەوتی ڕاپەرینە هەولێرێ وەک ئیرۆژی وەک ئیرۆژی ئێستا هەفتەی و نەها باشووری کوردستانی مافی ئۆتۆنۆمی خست هەفتەی و نەها ساڵە هەفتەی و نەها دەماکو ڕاپەڕینە هەولێرە بەحسێ ڕاپەڕین ساڵە چینە ناوبڕێک و دەگەڕێنەوە لە کەم هەر نەبڕێک بەیانیتان باش سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عراق هۆشداری دەدا لە پلانێکی بەغدا بۆ تێکدانی نێوانی لایەنە سیاسیەکانی کوردستان ئارێز عەبدوڵڵا لە میانەی بەشداریکردنی لە بەرنامەی ڕووداوی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی ڕوودا و ڕایگەیاند دەسەڵات لە بەغدا کار لەسەر پلانێک دەکەن دوای هەڵبژاردن هەندێک هەنگاوی دژ بە کورد بنێن دەشڵێ هەوڵ هەیە بۆ کردنە دوو بەرەی فراکسیۆنە کوردستانیەکان بەرەی پشتی عەبادی بێت و پۆستی پێبدرێ بەرەکەی دیکەش ئۆپۆزیسیۆن بێت بەرنمەیەکەیە کارەکرێت بۆ دوای هەڵبژاردن ئەو فراکسیۆنە کوردستانی ئەو حیزبە کوردستانی بکەنە بە دووبەرە بەرەیەک حکوومەت پشتی بگری و وەزیری بداتێ و پۆستی بداتێ و بەرەیەکیش بکاتە ئۆپۆزیسیۆن و لەوێشەوە فشار بخرێتەوە سەر هەرێمی کوردستان بەڕوونی ئێڵێم ئەوە یەکێکە لەو مەترسیانەی کە کاری لەسەر دەکرێتن بۆیە ئەبێ پێشی هەڵبژاردن ئەبێ هێڵی گشتی هەموو حیزبە کوردستانیەکان دیاریکراوێ ئەبێ ئێمە چوارچێوەیەکمان هەبێ لەسەری ڕێککەوتبین بەداخەوە جرت و فرد کۆبوونەوەی نهێنی لەگەڵ ئەم سەرکردەی عراقی و لەگەڵ ئەم سەرکردەی عراقی یعنی ئەوانەی کە هەیە جێگەی کۆبوونەوە
ئاشکراکان و جێگەی گفتوگۆ ئاشکراکانی و ڕسمیەکانی حزب کوردستانکە لەگە حزب عراقیەکان ناگرێتەوە ئەبێ بزانین کەکە جرت و فرتێکی زۆر هەیە ئەو جرت و فرتە زەرەرمان لێدا راپۆرتی هەڵا ئەدرێتە لایەنە عراقیەکان ئاراستە یعنی بەغەڵەتی ئەگەندرێت. وەزارەتی ناوخۆی عراق دەستگیرکردنی ئەو باندەی ڕاگەیاند کە خێزانە مەسیحیەکەی بەغدایان کوشت بوو. لیوە سعدمان گوتەبێژی وەزارەتی ناوخۆی عراق لە بەیاننامەیەک ڕایگەیاند هێزەمنیەکان ئەو باندەیان دەستگیر کرد کە خێزانە کریسیانەکەیان لە بەغدا کوشت و ئەندامانی باندەکە ڕەوانەی لێکۆڵینەوە کراون. شاندە 25 کەسیەکەی باشووری کوردستان کە دوێنێ گەیشتنە ڕۆژاوای کوردستان بڕیارە سەردانی عەفرین بکەن. بە پێی میدیاکانی نزیک لە پێیەدا شاندەکە دوای کۆبنەوە لەگەڵ عەبدولکەریم عومەر هاوسەرۆکی دەستەی کاروباری دەرەوەی جزیرێ سەردانی مەزارگەی شەهیدانی دەلیل ساروخانیان لە شاری قامیشلۆ کردووە. ئەندامانی شاندەکە بە ڕووداویان گوت سەردانی جزیرێ و کۆبانێ و عەفرین دەکەن. شاندەکەشیان لە هەموو پێکاتە و ئاین و مەزەبەکان پێکاتووە. دەشڵێن هاتوون یەک ریزی گەلی کورد بۆ هەمووان پیشان بدەن. نوێنەری زەردەشتیانی هەرێمی کوردستان کە ئەندامی شاندەکەیە دەڵێت بۆ پشتیوانی لە عەفرین چوونەتە ڕۆژاوە و چەند تۆنێک دەرمان و شیریان لەگەڵ خۆیان بردووە دەیدەنە نەخۆشخانەی عەفرین و لایەنی پەیوەنددار. ئیلهام ئەحمەد سەرۆکی هاوبەشی ئەنجومەنی سووریای دیموکرات لە بانگەوازێکی بەپەلا داوا لە ڕەوەندی کوردی و سووری لە هەموو جیهان و ئەوروپا دەکات بچنە بەردەم باڵوێزخانە و دامەزراوە نێودەوڵەتیەکان دژی هێرشی تورکیا بۆ سەر عەفرین بوەستنەوە. بانگەوازەکە داوای لە ڕەوەندی کورد و سووریا و هێزە دیموکراتەکان کردووە دەست بە خۆپیشاندان بکەن بۆ پشگیری لە گەلی خۆڕاگری عەفرین و دژی هێرشی داگیرکەرانی تورکیا بوەستنەوە. هەروەها بۆ ڕاگررتنی پرۆژەی تورکیا بۆ دابشکردنی سووریا و ڕزگارکردنی میلیۆنێک کەس لە کوشتن و وێرانکاری تورکیا لە عەفرین. سەرۆکی هاوبەشی ئەنجومەنی سووریای دیموکرات دەڵێ لە قۆناغێکی چارەنووسازداین بۆ لە نێوبردننی هێرشی دوژمن و پاراستنی گەلەکەمان لە عەفرین. سەرۆکی رووسیا ڕەتی کردەوە حکوومەتی سووریا چەکی کیمیایی بەکارهێنابێ و دەڵێەوە گروپە چەکداریەکانن بەکاری دەهێنن و تۆمەتەکە دەخەنە پاڵ حکوومەتی سووریا. لە چاپێکوتنێکی تەلەڤیزیۆنی ڤلادیمیر پۆتن ڕخنەی توندی لە ئۆپەراسیۆنی ئەمریکا گرت بە تایبەتی بە بەراورد لەگەڵ ئەوانەی حکوومەتی رووسیا. پۆتن دەڵێ ئەمریکا مووسڵ و ڕقەی تەختی زەوی کرد و هێشتا تەرمی خەڵک لە خاشاک و خۆڵ گیانەکراونەتەوە. هێزە دەریاییەکانی لیبیا ڕزگارکردنی 252 کۆچبەریان لە دەریای نێوەڕاست ڕاگەیان. کۆچبەرەکان هەوڵیاندا لە ڕێگەی دەریاوە خۆیان بگەینە ئەوروپا. بە پێی زانیاریەکان ئەو کۆچبەرانە بە دوو ئۆپەراسیۆنی جیاواز ڕزگار کراون. ڕامی هادی فەرماندەی هێزی دەریایی لیبیا ڕایگەیاند لە ئۆپەراسیۆنی یەکەمدا 140 کۆچبەر لە نێوانیاندا 14 ژن و 4 منداڵ ڕزگار کراون. ئەو کۆچبەرانە بە دووری نزیکەی 25 کیلۆمەتر لە کەناراوەکان ڕزگار کراون. هەمان بەرپرس دەڵێ هەر لە نێو دەریا 112 کۆچبەری دیکە کە سیان ژن و 3 منداڵیشیان تێدا بوو ڕزگار کراون و براونەتە بنکەی هێزی دەریایی لیبیا لە ترابلوس. لیبیا دوایین وێزگەی کۆچبەرانی ئەفریقیە پێشەوەی ڕێگەی دەریایی بەرەو ئیتالیا و دواتریش وڵاتانی دیکە بگرنەبەر. کورتەی هەواڵمان بۆ خوێندنەوە شاد و بەختەوەربن. ڕوودا و بەردەوام نوێبوونەوە. رادیۆ ڕوودا و 102.7. دووبارە سڵاوتان لەبێت بیسەرانی ئازیزمان و بینەرانمان لە فەیسبووکی ڕۆدا و دەمێ گولستان بەر لەوەی باسی بکەم. بەڕاستی چەند کۆمنتێک هاتوونە باسی ئەوە دەکەن کە ئێمە لە بری ئەوە بۆ باسی عەفرین ناکەین. بیسەرانی ئازیزمان بینەرانمان لە فەیسبووک ئێمە ڕۆژانە چەندین بەرنامەی تایبەتمان هەیە بەسەر ڕەوشی عەفرین. چەندین جار پرۆمۆی تایبەت دەڕوا بە عەفرین بە ئێش و ئازارەکانی خەڵکی عەفرین. بەدڵنیاییەوە ئێمەش پێمان خۆش نییە کە ئەمە بەسەر عەفرین هاتووە، ئەمە بەسەر شار و شارچکەکانی دەوروبەری عەفرین هاتووە. بەڵام خەڵک کە کۆمنت دەنووسێ ئێستا بەیانیە، ئێستا ناکرێ مەسەرەن خەڵکێک داوامی هەیە، خەڵکێک کاری هەیە، کۆمەڵە خەڵکەیە گوێ دەداتە ئێمە لە رادیۆ ئێمە بین باسی شتی سیاسی بکەین، ئێمە باسی کۆمەڵە کشت هەیە کە لەوانەیە خەڵک نەتوانێت گوێ لە ڕابگرێ. گرنگە بەیانیان هەر چۆنێک بێ دڵی خەڵک خۆش بکەین کە چەند کەسەیە لەوانەیە دڵی ناخۆش بێ بەم بار و دۆخی عەفرین. ئێمەش پێمان ناخۆش، ئێمەش ڕۆژانە وەکو باسم کرد چەندین بەرنامەمان هەیە، بەرنمەیەکی تایبەتمان هەیە کاتژێر 7 تا 8 دڵ بە خوێندارە هەموو ڕۆژێک باس لە
ئێش و ئازارەکانی عفرین دەکا باس لەو هێرشانە دەکا کە تورکیا دەیخاتە سەر عفرین ئەمە بەرنمەیەکە بانیان پێشکەشی دەکەین بۆ ئەوەیە کە دڵی خەڵک خۆش بکەین بۆ ئەوەیە کە خەڵک بانیان کە لە خەو هەڵدەستێت ئێمە باسی سیاست و باسی شەڕ و باسی ئالۆزیەکانی بۆ نەکەین هیوادارم ئەو کەسانی کە ئەم کۆمنتانە دەنووسێ ئێمە بەسەرچاو ڕای ئێوەش قبول دەکەین بەڵام هەندێک شتێکی باشە دراوچیانی شتێکی باشە بۆ منە ئارام ڕەشید دنویسێنێ شتێکی باشە فێسە بهێرا بوویە و ینی توخوازێ نەرینە خۆبێژێ دیارە ڕابوویە و سەر شتێکی ڕازایە گۆ گرێدای عفرینێ بوو لەو مافێس بێژی بەخەبەر هاتیە و هینجیل بیراویە کەکێ ئارامیانی ئێش و ئازارن ملەتێ کورد خلاص نابن ئەگەرمت پای ئێش و ئازاراندا بگەرن و هەرن ئەدوێک و ئەم هەما سەرکە ڕوونن هەمومان باسی ناخۆشیەکان پالاخوا بدنە هەفتوو ئەم بکنە گری 24 ساعتە لێ هێزا ملەتا چ دەیە هێزا ملەتا دوی دەمیدەیە وەختا بژ نەخۆشیان خوا خۆشیان دروست دکەن درستە وەختا دکەتنێن خۆدا دنە سەرکەفتنێن خۆدا ڕابنە سەر خۆ دووبارە و بێژن ئەم هەنە ئەم دژین هون نکارن مەژنا ببن هەویتکەم تەوێتە بینیامە وەربگرێ ئەگەر ناگەرم بەحس ئافرینە بکەن باوەڕ بکەم دیارەتە تازەیت نوڕۆژێت ئەماشەتکە یانجی گۆداریتکە مە دووسێ تەوەرێن نوڕۆژێت تایبەت بە عفرینە تەرخان کردن منیش هەتا ڕۆژێک یەکێک لە بەرنامەکانم تایبەت پۆرتال تایبەت بە عفرین بوو باسی ڕەوش و ژیانی ئاوارەکانمان دەکەت باسی ژیانی ئەو کەسانەمان دەکەت کە لەناو عفرین بوون مامەسای زانکۆمان هێناوە کەسی پسپۆر و پەیوەندیدار بۆ بابەتەمان هێناوە چەند جار قسەمان لەسەر عفرین کردو ڕۆژان ئێمە بە گرافیک بە ئینفۆگرافیک بە هەواڵ ئەو کار و چالاکیانەی کە هەیە لەسەر عفرین بڵاوی دەکەینەوە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە ئێمە پشتگیری بۆ لایەنێک بکەین پشتگیری بۆ کەسێک بکەین کە ئێمە پێمان خۆش بێ نەخێر ڕوودا و ئەو هەواڵانە بڵاو دەکاتەوە لەسەر چاوە باوەڕ پێکراوەکانی هەردوو لاوە سوپای تورکیا هەر ئامارێکی بڵاو کردەوە بە هەمان شێوە سوپای سووریا ئازاد هێزن سووریا دموکراتیک بێگومان یەپەگەیان هەر کەسێکی دیکە ئەوان ئاماری خۆیان بڵاو دەکەن و ئێمە بەبێ ئەوەی کە لایەنی یەکێک لە لایەنەکان زەق بکەینەوە یاخود ئێمە زۆر باسی گرنگی ئەم لایەنە بکەین باسی هەردووکیان دەکەین بەبێ ئەوەی کە هیچ مبالەغە و شتێک لەناو هەواڵەکاندا بکرێت هەمویان بڵاو دەکەنەوە جا هیوادارم ئێوە بەو چاوە سەیری ئەوە نەکەن کە ئێمە بەو بانیە گۆرانی لێدەێنەوەن ئێمە پێمان ناخۆش نەبێ بێگومان ئێمەش پێمان ناخۆشە لەگەڵ ئازارەکانی خەڵکی عفریندا و نەبەس خەڵکی عفرینێ خەڵکی کەرکووکێشی هەڵکێت و سخورماتوێ لە هەرجێکی کوکردێک بندەست وێ بێگومان ئەمڕۆ گولستان کار و چالاکیەکان بە بۆنەی 27 ساڵی ڕاپەڕینی شاری هەولێر کۆمەڵە کار و چالاکی دیارە دەکرێت پێمنێرمان ڕەنجە جەمال لەگەڵماندایە ڕەنجەگیان بەیانی باش و سلااوت لەبێ بەیانی باش کار و چالاکیەکانی هەولێر چیە درەنجان گاوادی تلسەر ئەکرانە ڕووداوی بووی تا لایڤ کردمانە دەڵێم پێش دەمێک لە تیڤی لایڤت کرد بەراوچیم دەگوت قەت سەردانی قەڵات کردووە بەیانیان گوتی نەخێر بەڵام بەیانیان زۆر خۆشە جەوی قەڵاتۆ نییە خۆشم دەرکەتم دەبێ بەیانیان سەردان لای قەڵاتم بەردەوام دیمەنێکی جوان و کەسێکی خۆشە بێگومان ڕەنجێکیان پێمان بڵێ ئەمڕۆ کار و چالاکیەکان چین ئەمڕۆ چی نوێ هەیە لە هەولێر ئەگەر پێمان بڵێ و بیسەران و بینەرانیشمان گوێ بیست و بینەرت بن بەڵێ ئەو کاتتان باش بە بۆنەی یادی ئازادکردنی شاری هەولێر ئەمڕۆ چەندین سالاکی بەڕێوە دەستێ لەوانە کردنەوەی پێشەنگایکی هاوبەشی 57 هونەرمەندی شێوەکاری لە ژێرانیشانی ئەزمموی دوێنێ ئەمڕۆ کە لە هۆڵی شێوەکاریەکە دەکرێتەوە کە لەلایەن وەزارەتی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر با بەشی گروپی هاوڕێیانی هونەر و بەسەرپەرشتی سپۆنسەری هاوکار گروپ پردی هونەری کولتوری کە تێیدا 57 هونەرمەندی گەنج و بە ئەزمون تابلۆکانیان نمایی دەکەن لە پێشەنگاکە کە بڕیارە کاژێری 11 بکرێتەوە هەر ئەمڕۆ چالاکێکی گەورە بەڕێوە دەچێت بە سپۆنسەری تۆری میدیای ڕوودا و ئەویش ماراتۆنی ئاشتی کوردستانە کە لەلایەن ڕێکخراوی ماراتۆنی ئاشتی کوردستان بەڕێوە دەچێت کە تێیدان نزیکەی یاخود بڵێن لە نێوان 1500 بۆ 2000 یاریزان و وەرزان بەشداری ماراتۆنەکە دەکەن لە هەرێمی کوردستان لە عێراق و تەنانەت لە وڵاتانی دەرەوەش بە تایبەتی ئەو بیانیانێکەوە لە هەرێمی کوردستان دەژین لە باشووری کوردستان دەژین بەشی زۆریان بەشداری ماراتۆنەکە دەکەن کە سێ ئاستا ئاستی 2 کیلۆمەتر و 3 کیلۆمەتر و 21 کیلۆمەتر 21 کیلۆمەتر تایبەتە بۆ وەرزشوان و ڕاکەرانێکەوە ئەزمونیان هەیە و
ساڵانی پێشووتریش بەشداری ماراتۆنەکەیان کردووە ماراتۆنەکەش لە چواردەوری پاکیشانی عەبدوڕەحمان لە هەولێر بەڕێوە دەچێت چەندین کتابخانە سالاچی خۆیان دەبێت و فیستیڤاڵی کولتوری خۆیان چۆتە ئەم ڕۆژە ڕۆژی 11 ئادار لەوانە قوتابخانەی فلۆرەنتینەی کتان کە تێیدا فیستیڤاڵی کولتوری خۆی خستۆتە ئەم ڕۆژە و تێیدا جگە لە نمایشی کاری قوتابیان و کاری کولتوری قوتابیان کاری دەستیژمارەیەک ژنان و ئافرەتانیش دەخرێتە ڕوو کە داهاتەکەی بۆ خەڵکی هێژار و کەم دەرامەت دەبێت ئاماژە بۆش بکەم هەر لەمڕۆوە سالاچەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر بامانجی لەگەڵ پارێزگای هەولێر بەردەوام دەبێت تاوەکو ئێوارەی ڕۆژی 20 مانکە ئێوارەی ڕۆژی یەکەم ڕۆژی نەورۆزە کە ئاگری نەورۆز دەکرێتەوە تەنانەت لە ڕۆژانی نەورۆزیش کۆنسێرتی هونەری دەبێت لە پاڵشی گڵکەن لە هەولێر سالاچەکانیش لە هەموو زۆرەکانن هونەری شێوەکاری هونەری میوزیک هونەری شانۆ و هونەرەکانی دیکە سالاچی دەبێت پێشتر پێش هاتنی داعش ساڵانە فیستیڤاڵی گەورە لە هەولێر بەڕێوە دەچێت بۆنەوە بەڵام چەند ساڵ و بەڕێوە نەچوو ئەم ساڵیش بەپێی ئەو داهاتێکەوە لە بەردەستی پارێزگاری هەولێر وەروەها بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەرە سالاچەکان بەڕێوە دەچێت چاری هەولێر بەڕێوە دەچێت هەر بەم بۆنەیە زۆر سپاس ڕەنجە جەمال کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت کار و چالاکی زۆر هەیە ئەم ساڵ بۆ نەورۆز بۆ بەهار دیارە گوێمان لەو گۆرانێ بێت شەماڵ سایب سەماڵ سایب دەنگێکی خۆش بیرە منایە کی بوو دەخوازە شەماڵ سایب کردمە گوتێدا سۆز بێ سبامێ شەماڵ سایب شەر پێخەنەوە گیان پێخست وی ڕاوچی ڕاستت بێژێ کازم دوێ ئەڤرۆکەوە خێرە بێ بهارەوە خۆڕەش کریە دلشی ڕاستی ڕاستە نزانم نا بەس ڕەش نییە من من نیلیە نیلیە گەل پانتۆڵێ ڕەشێتە قەمیز گوملەکێ ڕەشەت گەل کابۆ بەس پێڵاوژیە ڕەش پێلاوژی ڕەشە یا من کابۆیە بێجە وەڵاهی بزانم زۆر باشم بن لەسەر مژارە خۆیە ئیرۆ ئەوژی بخێوکردە ئاژەڵان ژالی هەفنیشتمانیان و دناوە ماڵێتە ینی بووە وەکادەتەکە نەدیتێکێت ناوە ماڵاندا خۆدیتکن ما راپۆرتێن ڕووداژی چەندیتن دناوە ماڵاندەک و دیاریت بە ئیدی خەڵک حەژتکەن کوچکەکی سەگەکی یان پسیکەکە یان مشکەکی هامست بەڵام زۆربیان ژنگێکی لەباریان بۆ ئەو ئاژەڵانە دابی ناکەن یان دێکجارەوەیە کە لە ماڵەوە ئاژەڵ بەخێو دەکەن بەڵام شوێنێکی گونجاویان یاخ تایبەتیان یەکە بتوانن ئەم ئاژەڵانە چۆن گیان پێ بدەن و بە خێویان بکەن نافتەنێ گەلک هەنە خواردنا خۆشی ددنەوان ئاژەڵین کودناوە ماڵان دەخۆدیتکەن ئەوێک چای نابێت وەکو سەگ بۆ نمونە هەند تشتانە چای نابێت بدێدە زووتر دەمرێت تەمەنی ناکنتر تکێ واتە هەندێک جار تووشی نەخۆشی دەبن ئەوە نایان بە بۆ لای ڤێتەرنەری بۆی کە چارەسەری پزیشکیان بۆ بکەن و چکە پێویستیان بە کۆمەڵک دەرمان هەیە کە پێویستە ڤێتەرنەری بۆیان دابین بکەژی برز زۆمت ڕەزا مەحمود ڕێبەرێ ڕخستنا ئاژەڵ پارێزن کوردستانێت مەرای بریا تەلیفۆنێ برز بێنیت باش کاگوێت بەیانیتان باش بڕێز بەیانی هەموو لە هەموو بینەرانتان باش زۆر سواز بۆ کاک ئومێد ئەو غەڵەتە چیە غەڵەتە گەورەیە کە هەو نیشتیمانیان دەکەن لە کاتی بەخێوکردنی ئاژەڵەکانی نێوماڵێ بەڵێ زۆر سپاس خۆی ئەم بابەتە زۆر گرنگە بەڕاستی دەستکۆشیتان لە یەکەم مەسەلەی بەخێوکردنی ئاژەڵ لە وڵاتی ئێمە بەڕاستی لە ئاسەشی زۆر خراپایە لەبەرەوەی هیچ هۆشیاریەک نییە بە تایبەتی ئاژەڵە ماڵیەکان ئەو ئاژەڵانە ئەو هاوڵاتی کە مۆیمونە حەزەکە ئاژەڵێک بەخێوکات لە ماڵەوە یەکەمە بێ شوێنێکی گونجاوی هەبێت دووەمینی ئەبێ ئاگای لەباری تەندروستی ئاژەڵەکە بێت سێهم ئەبێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئاژەڵە ئەکات بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی
هیچ ڕێنمایی نییە بۆ ئەو حاڵەتە یعنی ئەمە کێ لێ بەرپرسیارە کاکومێت ئەمە کێ لێ بەرپرسیارە کە ڕێنمایی نادرێ بە ئەو کەسانێک کە ئاژەڵ بەخێو دەکەن یاخود ئەوانەی کە لە ماڵەوە ئاژەڵیانێ ئەمە کێ لێ بەرپرسیارە ئایا خەڵکەکە خۆیەتی یاخود ئەوەیە کە دەبێت لانی پەیوەندیدار بە حکوومەتەوە کە چارەسەری ئەم کێشانە بکات کە ڕوبەڕووی ئاژەڵان دەبنەوە بەڕێزجان هەمووی بەرپرسی یەکەم لی حکوومەتە بەرپرسی یەکەم دووەمینی ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانی کە مەسەڵەن بۆ نمونە ئێمە کە ئێمە لە مەجای ئاگەڵ پارێزیایی شەکەین بەڵام من گلەیەکە لە حکوومەت ئەەکەم بە دەرەجی یەکەم بۆ لەبەرەوەی ئێمە ئاسانکاری بۆ ئیشەکانمان ناکرێت لە وڵاتەیە بۆ نمونە تۆ لە کەرتی پەروەردەیە تا ئێستا هیچ نامیلکەیەک هیچ شتێک نییە لە قوتابخانەکانە کە لە سەرەتاییەوە تۆ ئەم مناڵانە فێرکەیت کە خۆشەویستیان بۆ ئاژەڵ هەبێت و ئاژەڵ سامانێکی نەتەوەییە بەڕاستی ئەبێ بە بەرنمەیەک هەر لە مناڵیەوە تۆ ئەم مناڵانە خۆمان پەروەردەکەین کە ئاژەڵیان خۆش بێت و بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵاتن دووەم یاسانیە بۆ پاراستنی ئاژەڵ یاسانیە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان یاسامان هەیە بۆ ئاژەڵ کوشتن بەڵام یاسامان نییە بۆ ئاژەڵ پاراستن بە تایبەتی ئاژەڵە ماڵیەکان و ئاژەڵەکانی چێڵگە ئەتوانی جەنابەرچی سەردانێکی ئەو چێڵگانە بکەی کە ئاژەڵی چێڵگەی تایە بزانە وەزعیان چۆنە یعنی لە ئاسێکی زۆر خراپان و هەروەها قەسابخانەکانیشمان لە ئاسێکی زۆر خراپایە جا بەرپرسی یەکەم بەڕاستی من ئەیخەمە ئەسوی حکوومەت چونکە ئێمە ئەو ڕێکخراوانەی کە ئیش لەسەر ماسی ئاژەڵەکەن و پاراستنی ئاژەڵ ئێمە چەندین نووسراومان کردو بۆ پەرلەمان بۆ دەستگا فەرمیەکانی حکوومەت ڕێکخراوی NGO تاواوکەری کاری حکوومەتە بەڵام هاوکاری باش ناکرین ینی هاوکاریەکان لە ئاستی پێویستان نییە باشە ئەکا کۆمێت درەزا بگەڕێنەوە سەرمژارەکەی خۆمان چونکو ئەوە گرنگترە لەوانەیە بۆچی هەمیشە بڵێن بۆ نمونە فلانە لایەنیان لایەن نا ئەگەر تۆ حەزت لە شتێکە بۆ نمونە حەزت لە بەخێوکردنی سەگێکە بڕۆ هەندێک ڕێنمایی لەسەر بخۆێنە لە ئینتەرنێت هەتاکو بزانبی چۆن ئەو سەگە لە ناو ماڵەدا بەخێو بکەی ئێستا ئەگەر باسی ڕێژەی بەخێوکردنی ئاژەڵەکان بکەین لە ناو ماڵدا بۆ نمونە نەک تەنها سەگ پشیلە هەیە هامستەر هەیە کۆتر هەیە چی دیکەش هەیە کاکسۆران مریشێک ئەوانە لە ناوانە دەبەخێو دەکرێن چ ژینگەیەک باشە نزیک بێ لە مرۆڤ بۆ نمونە هەر ئاژەڵێک و هەندێک ئەوەی هەیە ڕێنمایی هەیە بۆ بەخێوکردنی ڕاستەکەی خۆی هەموو ئاژەڵێک تایبەتمەندی خۆی هەیە مریشێک تایبەتمەندی خۆی هەیە لە ژیانی لەگەڵ مرۆڤ و هەروەها سەگ تایبەتمەندی خۆی هەیە پشیلەش ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ڕێنماییمان هەیە ڕێنماییمان هەیە بۆ بەخێوکردنی باڵندە بەخێوکردنی ئەسد بەخێوکردنی پشیلا ساک ئەمانەمان هەمووی هەیە و هەر هاوڵاتێک هەر کاتێک پێویستی پێ بێ ئەتوانێت لە ڕێکخراوەکەی ئێمە بێت وەریگرێت و بە خۆشحاڵیەوە هەموو ڕێنمایە ئەو ڕێنمایە پێویستانی تایە کە خاوەن ئاژەڵەکە سوودی لێوەرگرێت و هەروەها هاوڵاتی خۆشی ئەتوانێت یعنی دەر لەوەش ئەتوانێت لە ڕێی تۆڕی ئەنتەرنێتەوە لە یوتیوب بە تایبەتی زۆر ڕێنمایی تایە ئەتوانێت ئەگەر کێشەیەکی بۆ دروست بێت لە حاڵەتێکە ئەتوانێت سوودمەند بێتەوە و ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان وەکو بەڕێستم ڕاگەیان ئێمە ڕێنمایی خۆمانمان هەیە بۆ ئەو جۆرە ئاژەڵانە کە چۆن بەخێوەکرێت و لە چ ژنگیەکە دێت و ئەنە ڕێنمایەکان سوودمەندە ئەتوانێت سوودی لێوەربگرێت زۆر باشە بەس شتێکی دیکە کاکومێت ینی ئێوە باسی ئەوەتان کرد کە کۆمەڵێک ڕێنماییتان هەیە بەڵام ئێوە هەست ناکەن بۆ خۆشتان وەکو ڕێکخراوی ئاژەڵ پارێزانی کوردستان ڕاستە باسی ئەوە کرد کە کۆمەڵێک ڕێنماییتان هەیە کۆمەڵێک شتی تایبەتان هەیە بە ئاژەڵان بەڵام ئێوەش هەست ناکەن کە کەمتەر خەمبوون لەوەی کە ئەو خەڵکانەی ئاژەڵیان هەیە لە ماڵەوە ئەوانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن ئێوە نەتوانیوە بەڕادەیەکی پێویست کە ئەم پەیامەی کە لای خۆتان هەیە بیگەێنن بە ئەوان بەڵێ کەم تەرخەمین بەڵام کە تەرخەمێکە خۆتە زانی هەموو ڕێکخراوێک بەپی ئیمکاناتی خۆی ئەتوانێتکە ئێمە هەمومان خۆبەخشین بە خۆبەخشی دەکەین ئەمە ڕێکخراوێکی ناحکومین زانیەمان نییە لەلایەن حکوومەتەوە لەبەر ئەوە ئێمە هەموو کارەکانمان خۆبەخشیە ئەوەی کە لە توانامان بوو بێتە ئێستا ئەنجاممان داوە ئیتر خۆشتزانی ینی بەپی ئیمکانیات ئەتوانین بیستی ئێستا مەسەلەن ئێمە ناتوانین لەسەر هاسی هەموو کەرم هەرێم دەست بڵاو بین ینی ئیمکانیاتی ئەوەمان نییە بڕینە هەموو شوێنێک
بەڵام بەپی توانای خۆمان کارمان کردو بۆ ئەوە کە ئەو لەو مەجالەیە خەڵک زیاتر هۆشیاری هەبێت و یەک شتی کەش گرنگ هەیە لە بەکەوکردنی ئاژەڵ بە تایبەتی سەگ و پشیلە لە وڵاتی ئێمە لەبەرەوەی کێشەی سەرەکی ئێمە سەگ و پشیلەیە لایانی کۆمەڵایەتی زۆر دەورەبینێ ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین و سەگیش هەندێک وەکو چۆن بڵی هەندێک تەحزیراتی لەسەر لەلایەن ئاینەوانێ ئەوەش دەورەبینێ ئەوە من داوا لە مامۆستا ئاینەکانەکەم ڕێنمایی باشتر بن بۆ خەڵکی چونکە خۆتە زانی ئیتر لە وڵاتی ئێمە ئەگەر ماڵێک باسی ئەوەت بۆ بکەم ئەگەر لە بۆ خاڵی ئاین و ئۆڵ و ئەوانە چەندین سەحابەی ڕەسوول هەبوو کە سەگیان لەگەڵ بوو دەزانی بەڵام خەڵک هەمان نەزڕی نییە ئەوە کێشەکە ئەوەیە وایە بکێشەکە ئەوەیە کە هێشتا ئەو خاڵە جوان ڕوون نەکراوەتەوە لای هاونیشتمانیان چونکو چەندین سەحابەی پێخەمبەر صلی الله عليه وسلم ینی سەگیان لەگەڵ بوو بە خێویان دەکرد ئەتو چۆن چونکو ڕوحە چۆن دەتوانێت ئازاری ڕوحێک بدەیت لە زۆربەی ماڵەکان باسی ئەوە دەکرێت هەتا مەسەرەن ئەگەر سەگ بەردەستت بکەوێت هەیە کە دەستنوێژی ئەڵە دەستنوێژ دەشتی هەیە ئەڵەکە پیسە بگڵاوە بێ بچی دووبارە خۆت بشوێەوە ئەبێ دووبارە غوسل لە خۆت دەربکەیت چەندین جار لەنێو خەڵکدا هەیە و باسی دەکەن بەڕێزیانەمە هەر بوو بۆنەوە ئێمە ئیشەڵا لەم ماوەیەکی نزیکدا سمینارێکمان هەیە هەر لەسەر ئەو بابەتە و نوێنەری هەموو ئاینەکان بانگێش دەکەین نوێنەری ئاینی جوولەکە ئاینی زەردەشتی ئاینی ئیسلام و ئاینی مەسیح بە تەمای سمینارێکی زۆر گەورەی ئیشەڵا لە هەموو شارەکانی هەرێم و لە شارەکانی عێراقیش سازیەکەین هەموو ئەو کەسانە نوێنەری هەموو ئاینەکان بەشداریەکەن لەسەر گرنگی ئاژەڵ و بایەقدان بە ئاژەڵ لەلایەن ئاینەکانەوە و مافەکانیان یعنی ئەبێ ئیشی ئەدەت ئەو کارانە بەڕێزم ئیشی ئەوێ دەبێت کۆمەڵگە وشیار بکەیتەوانێ لەم بابە زۆر باشە زۆر سپاس بۆ ئومێد ڕازا مەحموود بەڕێوەبەری ڕێکخراوی ئاژەڵ پارێزی کوردستان بە هیوای ئەوەی کە ئەم خولانێکی ئەوە دەیکەنەوە ئەو کار و چالاکیانێکی ئەوە دەیکەنەوە ئەمە هاندانێک بێ بۆ ئەوەی کە خەڵکی لە مەودوا بتوانن کە چۆن بتوانن کە باش ئاژەڵەکانیان بخەڵکەن ڕۆژێکش ڕۆژاژی تەوەرەکە تایبەت دانێن کە بخێوکردنا سەگان تایبەتی سەگ ناو ماڵاندا پشیلە نەحرامە وەکو هەندێکگوتن هەنێک خەڵ باوەڕیان بۆ یەکێ دەداویە دەسترانێمە هەم لێ بەحسن سترانێمە خلاص باشە بە هیوای ئەوەی کە سوودتان بینی بێ لەم قسانەوە بەڵام ئەم بابەتە زیاتر هەڵدەگرێت گولیستان زیاتر قسەی لەسەر بکەین و بەرنامەدا ڕژاوی زیاتری بۆ بکەین ئەز چنوور دەبێژێ لە هەوڕەمانەوە سلااوان لێبێ شۆڕش بلباس و نزار فارس گەلەک سپاس ژوەرە قەهارجان ببوورە مس باشترانەکە خارەمامەند ئەوڕۆ دیار نەبوو گولیستان بچێتی جانەبەری تەلیفۆن تەمام نین ئەمڕۆ لەبەرەوەی کە تەلەفۆن تەواونی هێڵەکانی پەیوەندی خەڵک نەیتوانی ئەمڕۆ پەیوەندیمان سلااوورە زێنمە قبول بکە شەهاب مەسعود بەهار سلێمانی دوێژە دەستان خۆش بێت لە سیاست بێزارین بێزەنە خەڵکیش سیاسەتی بێگومان ڕایەکان جودانە گولیستان جودانە ئەنی خەڵکێک هەیە حەسناکە ئەوەی کە ئێمە بەم شێوەیە بەیانیان دڵی خەڵک خۆشکەین و لە بەرامبەردا بە پێچوانەوە دیسان کۆمەڵە خەڵکەیە دایانهوێ بەیانیان خۆش ڕۆژێ بەحسەنێ گۆ بخوازێت سیاسەتی بەحسەنێ بەرەخۆ بنەر ڕوودا و تیڤی سلام کاباری گەلەک سپار قەهارجان هەروکم گوتی سبە وەرەمێ قەهار عەبدولقەهار شتەرە لێخن کیژان شێروان دۆڵەماری و گەلەک سپاس سوەیسی هەرکی بەیانی باش گۆرانی ئەروان زاخوی ئەردەوان زاخۆی نەورۆز هات و بگل و ڕیحان ئەڵا خۆشە ئەبۆ سبە سپاس بە هەموو کۆمنتەکان کە لە تۆڕی کۆمەڵات فەیسبوک و لە پیجی ڕوودا و رادیۆ نووسیدانە سپاس بۆ ئێوە وەختمان ماوە سۆرانیان هێشتا بەردەوام بی تاویکەین کاتمان کۆتایی هاتۆ گولیستان وەکو لە سەرەتاش باسمان کردەوە دەبێتە 56 بە هیوای ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشتان هەبێت لە هەر کوێیەک بن دڵی خۆتان ناخۆش مەکەن ڕەنگە ناخۆشی زۆر بێ بەڵام پێویستە بەهێز بین پێویستە ڕوبەڕووی ئەو ئازارانە ببینەوە ئەو ناخۆشیانە بینەوە کە ڕوبەڕوومان دەبێتەوە گرنگە ئێستا ئەو دقەیە کە ئەم شتە ناخۆشە لە دڵتدا دەری بێنی فکر لە شتێک بکەوە بیر لە شتێک بکەوە کە
بتوانێت دڵت خۆشکە هەم خۆت هەم کەسوکارت هەم بەرامبەرەکەت هەم ڕاستە برادەرەکەش سپاس بۆوان کەسێن کو هەوڵدان پەیوەندی بکەن لە ئیرۆ خات نەدروست بوون ji بۆ سواون کارم پەیوەندی بکەن و بیدیا ڕۆژەکە خۆش سپاس کاتێکی خۆش بای بای